هۆکاری گیان لە دەستدانی کورد و شاعیر ئاشکرا کرا. ئەو شوێنە پیرۆزەی سلێمانی کوێ بوو کورد سەرخەوێکی شکاند بەڵام دواتر نەیتوانی چاو بە دنیا هەڵبەنێتەوە. پێشمردنی چی وەسیەتێکی کرد و داوای چی کرد؟ ئەو ئاواتەی کوردۆ چی بوو پێشمردنی هەیبوو بەڵام نەهاتە دی. کوردۆی شاعیرە و بارەمەندەی تواناکانی هەمووانی سەرسام کردبوو. شعرەکانی بۆ تەنهاکان بوو بەڵام خۆی لە هەمووان تەنهاتر بوو. ئەو خوڕپەی دەکرد بە دڵی هەموواندا بەڵام خۆی دڵی لە لێدان کەوت. چی ڕوەدا دیدەنین بکەیت تەنها جارێ دڵم خۆشگەیت هەرچی خەم و پەژارەمە بەدەم دەریای چاوتەوە بیت. سیرۆکی مردنی شاعیرە کوردەکە بەم شێوەیە بوو. بە قسەی مرد منداڵی کە شاید حاڵی ڕووداوەکەی دوانیوەڕێی ئەمڕۆ کوردۆ دۆچێتە مزگەوتی گەورەی شاری سلێمانی و نوێژ دەکات. دواتر پاڵ دەکەوێت بۆ ئەوەی سەرخەوێک بشێنێ بەڵام ئەو خەوتنەی خەوتان لەسایە و هەر بەو شێوە بە مردنەکەی زاندرا. هەرچەندە دوای کاتژمێر 4 ئێوارە بۆ زاندرا کە کورد و شاعیر مردووە. بەڵام دوای توێکاری تەرمەکەی دەرکەوتووە زووتر گیانی لەدەستدا و هۆکاری مردنەکەشی جەڵتەی دڵ بووە. کوردۆی شاعیر کە خەڵکی پێنجوێنە و موالیدی 1970 لە ئەمە کات دەخاونی دوو کچ و کوڕێکە بەڵام ژیانی بەتەنیایی بەڕێکرد و لە خێزانەکەی دوور بوو. خۆشی پێشمردنی دەیوت ئاواتمەوەیە کچێکی دڵپاک و سادا بێتە ژیانمەوە. ژیانی کوردۆ بە تەواوەتی لەسەر شەقامەکان بوو. ئەوەشی پێی دەژیا وەکو خۆی دەڵێت هەر ئەوە بووە کە خەڵکی ڕۆژانە شتێک پارەی پێدا و دەیدا بە لەفە و ڕۆژەکانی پێبەڕێ دەکرد. کوردۆ بە چاوی پڕ لە گریانەوە لە شعرێکدا دەڵێت دەترسم لەم بەندیخانە تەلبەندەدا خوێنی خۆم بخۆمەوە و جارێکی تر چاوەکانم دایە گیان و تۆ هاوڕێکانم نەبینێتەوە. ئەگەر ئەم جارە دیارنامام دڵنیا بە ناوی مەرگمە بینوسەوە. کوردۆ بۆ لە هەمووان زیاد دەکرایەوە کە سەرڕای ئەوەی لەلایەن خانەوادەکەیەوە دەربەدەرکرا بوو داوای دەکرد خەڵکی ڕێزی کەس و کارەکەی خۆیان بگرن سەرڕای ئەوەی سووسێکی ئەم ژیانەی شک نەبرد بۆ ژیانکردن کەچی لە هەمووان نیشتیمان پەروەرتر و کورد پەروەرتر بوو. ئاواتە سادەکانی کوردۆ بۆ ژیانکردن هەمووان دڵتەنگ دەکات. ئەو داوای دەکرد خەڵکی عەزێتی نەدات و لی نەدات و داوای دەکرد ڕێزی بگرن و وەکو هونەرمەندێک تەماشای بکەن. کوردۆ خۆشەویستی زۆری بۆ کوردستان هەبوو بۆیە بەر لە مردنی وەسیەت دەکات و دەڵێت ئەگەر من مردم یان نەمتوانی پێنووسەکەم هەڵبگرم ئێوە ئاگاتن لە کوردستان بێ. کوردۆ خۆی دەڵێت لەو عاشقە پەشیمانە کە ڕۆحی پێی بەخشی داژڵێرە عاشقە خستێ سەرجادە و دۆخی بە ئێستا گەیان. کوردۆ لەسەر مردنی خۆی دەڵێت چکا دەکەم ئەگەر هەڵەیەکم کرد بێت دوای مردنم گردنم ئازاد بکەن و ئاواتیشی ئەوە بوو کسێکی باش و سادە بێتە ژیانیەوە پێکەوە جوانترین عاشق پێشکەشی یەکتری بکەن.